پێشمەرگی ڕێدادگەری و بەرزی میلەتی. کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر لە بازنەی سێ قومریە شێخ محەممەد بەرزنجی بە ژمارەی 25 لە بازنەی چواریش عەبدولستار مەجید بە ژمارەی 32 کێبڕکەیەک بۆ گەیشتن بە ئەنجومەی نوێنەران دەکەن. کاندیدانی کۆمەڵ بە سەربەرزیەوە باز لە ڕابردووی خۆیان دەکەن و دەڵێن ئەو کاتەی دەسەڵاتمان هەبوو و هەر بڕیارێکمان دابێت لە خزمەتی هاوڵاتیاندا بووە. لایەنەکانی دەسەڵات ئامانجیان ئەوەیە هاوڵاتی بێئومێد بکەن تا بایکۆتی هەڵبژاردن بکات. ئەمەش لە بەرژەوەندی دەسەڵاتداران خۆیاندایە. عەبدولستار مەجید کە پێشتر وەزیری کشتوکاڵ بووە ئاماژە بەوە دەکات کە هەڵبژاردن و چەرخانێکی گرینگە لە ژیانی تاک و کۆمەڵدا بۆ دیاریکردنی ئەو کاندیدانەی متمانەیان پێدەدرێت. ئێمە بووین لەو منحەیە بەردەستمان بۆ 3 ساڵ و 3 مانگ کە 7 ملیۆنی نیو بووە کە دەکات 292 ملیار و 500 هەزار دینار بەم شێوەیە خوارەوە بەستە خەڵکدا بەش کردووە. 132 ملیۆن و 545 هەزار دراوە بە خەڵکی هەژار و نەخۆشی هاوڵاتی کە 875 کەس لێی سودمەند بووە. 95 ملیۆن و 370 هەزار دینار دراوە بە فەرمانبەری هەژار و نەخۆش کە حکومەت برسی کرد بوو لە خەفەتان نەخۆشی کرد بوو 858 فەرمانبەر سوودی لێبینیوە. 64 ملیۆن و 585 هەزار دینار دراوە بە فەرمانگەکانی حکومەت چ کشتوکاڵ بوو بێ چ غەیرە کشتوکاڵی بوو بێ هاوکاری بووە. ئەمانە هەموو وردەکاریەکانی لە وەزارەت هەیە بەڵام بپرسن ئەو وەزیرانەی ئێستا و ئەو ساش و پێشتریش ئەو 15 ملیۆنی وەردەگرن چی لێ دەکەن؟ تەحەدا دەکەم یەکیشیان قایمەی هەبێ. قومریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێ خۆرئاوای هەولێر دەڵێت هاوڵاتیان دەبێت باش وریابن و ئەوەیان بیر نەچێتەوە کە ڕیشی مامۆستای ئاینی سوێندرا و مامۆستای قوتابخانە شەق تێ هەڵدرا. ئەم هەڵبژاردنە هەلێکە لە دەستی مەدە 30 ساڵە دەسەڵاتی شکست خواردوو بە بڕینی قوت و موچەی هاوڵاتیان سووتاندنی ڕیشی سپی مامۆستای ئاینی شەقتێ هەڵدانی مامۆستای پیرۆزی قوتابخانەکان سوکایەتی بە ئاین و پیرۆزیەکانمان و چاوخشاننەوە بە ئەو بارودۆخەی کە کەم دەرامەتان و کەم ئەندامان و هەژاران هەیەە. جەماوەری دڵسۆزی شاری قەڵا و منارە لەگەڵمان بەردەوام بن بۆ بەردەوامی بە کاروانی پیرۆزی دژایەتی ستەم و گەندەڵی بۆ بەدەستهێنانی مافەکانتان بۆ داکۆکی کردن لە مافی هەژاران کەم دەرامەتان کەم ئەندامان دایکانی جەرگ سووتا و دایکانی بێسەرپەرشت. کۆمەڵی دادگەری کوردستان لە 5 بازنەدا و بە 5 پاڵێوراو بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق دەکات و چاوی لەوەیە دەنگدەرانی هەرێمی کوردستان لە 5 بازنەیەدا پاڵێوراوەکانی سەر بخەن.